ڕاپەڕین لەسەر ڕۆژی ڕاپەڕینە مەزنەکەی 5/1991دا کە لە ڕانی دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکردو تەواوی خاکی کوردستانی باشوور بە کەرکووکی قوچی کوردستانیشەوە لەژێر دەسەڵاتی داگیرکەرانی بەحز ڕزگارکرا. هەزاران سڵاو بۆ ڕوحی پاکی شەهیدانی ڕێگای ڕزگاری و هەزاران شەرمەزاری بۆ ئەو بەرپرسانەی خیانەتیان لە خودا و خاک و ژینگە و خوێنی شەهیدان کرد. لە دوای چەندان ساڵ لە حکمی بەرپرسانی پارتی و یەکێتی جگە لە ماڵوێرانی و قاتی و قوڕی و خوێنڕێژی و براکوژی و داگیرکاری نەیانتوانی ژانێکی شایستە بۆ خەڵکی بەدیبێنن. ئەوە لە کاتێکدایە سەرەڕای نەبوونی هەموو جۆرە خزمەتگوزاریەک شارەکان و شەقامەکان وا خەریکن لە زبڵ و خاشاکدا بزر دەبن و بەرپرسان بەردەوام لەو ڕۆژەدا پەیامی درۆینە و بەڵێنی درۆینە بە خەڵکی کوردستان دەدەن. بۆیە داواتان لێ دەکەم لەسەر ڕۆژی ڕاپەڕیندا دژی دەسەڵاتی پارتی و یەکێتی وەک دەربڕینی ناڕەزایەتیەک هەرچی زبڵ و خاشاکی فرێدراوی کۆڵانەکانتان هەیە بیبەنە بەر دەرگای ماڵی بەرپرسانی حیزبی و حکومی لە شارەکانتان، چونکە دڵنیابن ئەوەی ئێستا ڕوودەدا ئەوان لی بەرپرسن. وە لەم ڕۆژەدا پەیامی بەردەوامیتان پێ دەدەین. بەڵێن دەدەین ئێمەش لێرە هەر بەرپرسێک لە وڵاتێکی ئەوروپی ببینین هەرچی پیسی و زبڵ و خاشاکەیە بیکەین بەسەریدا. ئەنجومەنی چالاکەوانانی کورد لە بەریتانیا ڕێکەوتی 4 مانگی بەرخۆدانی ساڵی وەستانەوە دژی بەرپرسانی گەندەڵی پارتی و یەکێتی. چاوەڕێتانین.